بەڵێم کاتتان باش بەخێربێنەوە سەر و سەرچاوم هاوڕێیان هەمووتان هیوادارم هەر هەمووتان لە خۆشی و شادیدا بن ئەمڕۆکە پێش جژنی قوربانەوە نییە پێش جژن ئەو بەرنامەیە ساز دەکەین ئەوانەی مسلمان و باوەڕدارن لە ئێستاوە پیرۆزبەیان لێ دەکەم بەرنامەی ئەمڕۆمان تۆزێک زووتر دەست پێ کرد و چەند بابەتێک هەنا بە خێرا تاو تویان دەکەین و بابەتەکە کۆتایی پێدێنین لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا گرژیەکان بەردەوام دەکەن و بلەو بەرنامەیەدا باس لەوە دەکەین بۆ هەتاوەکو ئێستا ڕێک ناکەون ئەمە بەستمان ئەمریکا و ئێرانە و دواییدا چەند سیناریۆ هەن بۆ ئەوەی لە کاری لەسەر بکرێ و یانش قسەی لەسەر بکرێ دەربارەی ئەو بابەتە و لە هەمان کاتدا لەو بەرنامەیەدا هاوکات باس لە ئەگەری زۆر لە ستا 50 لە ستا 6 کامە ئەگەرێکی زۆرە ئەمریکا احتیمالە لە ماوەی 1-2 حوتوی ڕابرد داهاتوودا هەوڵ بدا کوبا داگیر بکەوە بەو شێوەیە ئەمریکا بڵێ تەواو ئێرانمان نەخست بەڵام ئەو کوبامان داگیر کرد و کوبامان ئەو کوبایە لەناو کەوانەدا تێرۆریستەمان ئێستاکە کەوی کرد و بە خۆمان ڕژێمێکمان لێدانا خۆی لە خۆیدا لە ئەمریکا چەتەی کوبایی گەلک زۆر یان یەک لەوانە مارکۆ ڕوبیۆیە لە مێژە خەڵکێکی زۆر کاتی خۆی لە دژی کۆمۆنیزم هاتوونەتە ئەمریکا و سایکۆلۆژی ئەمانە ئەکرێ لەگەڵ ئێرانیە شاپەرستەکان بچێنین بۆوان بچێنی سایکۆلۆژی ئەو کوبایانەیە کە لە ئەمریکا دەژین وە سایکۆلۆژی ئێرانیە شاپەرستەکان یەکەوەیانیش کوردەکانی تاراوگەی سەر بە بەرەی کوردایەتی سایکۆلۆژیەکەیان چۆنە سایکۆلۆژیای ئەمانەش وهەیە ئیتر وابزانم بەسە لە بۆ پێشەکەی دوایی زیاتر قسەی لەسەر دەکەین و لە هەمان کاتدا لە ڕۆژ هەڵاتی ناوەڕاستدا تەماشا دەکەین هەتاوەکو ئێستا لە عێراق لە تورکیا لە ئێران پڕە لە کێشە ئیدارە ناکرێ شەڕی دەسەڵاتە هەر کەسێک هەوڵ ئەدا زیاتر دەسەڵاتی خۆی کۆنتترۆل بکات لە ئێرانە بێ لە سووریا دەبێت لە عێراق دەبێت لە تورکیا دەبێت هەمووی بەو شێوەیە یعنی بڵێ ئەتۆ وڵاتێکی ڕۆژهەڵاتی ناوەڕاستم هەیە جگە لەوەی ئەوانەی لەسەر دەسەڵاتن بە هەرێمی کوردستانیشەوە بێگومان کار لە بۆ بەتەنیا لە بۆ دەسەڵاتەکەیان ناکەن درۆ نییە لەستا 99 وهەیە هیچی دیکە نییە لە هەمان کاتدا مەزلوم عەبدی سەردانێکی لای بارزانیەکانی کرد خێری تێدا ئینشاءڵڵا لەسەر ئەمەشیان قسە دەکەین بەڵێ هیوادارم ئێستاکە هاوڕێیان هەم بەشێکی زۆری هاوڕێیان کۆ ببنەوە نەوە دیارە هێشتا زۆر کۆ نەبووینەوە بەڵام لەبەرەوەی کاتم کەمە من ناچارم دەستی پێ بکەم بەڵێ دوێنێ و پێرێ ئێمە لەسەر دەنگۆی ئەوە بووین کە دەنگۆی ئەوە داهات کە ڕێککەوتنێک لە نێوان ئەمریکا و ئێراندا ساز دەبێت و ئێستا کەش تەماشا دەکەین گروپی نێوەندکار زۆر ئاکتیفن بۆ نمونە قەتەر ئەو قەتەڕێک کە چەندین موشکی ئەمریکای خوارد کە غازە سروشتەکەی نەوتەکەی ڕنگ بێ دوای 5 ساڵی دیکەش نەگاتە ئەو ئاستەی پێش جەنگەکە کە بەرهەمی دێنا بەڵام ئەو قەتەڕە ئێستاکە وەزیری دەرەوە عەباس عەراقچی و سەرۆکی پەرلەمان کاڵیبافی داوەت کردووە لە بۆ قەتەر بۆی بچنە قەتەر و لەوێ درێژە بە گفتوگۆکانیان بدەن لەسەر چۆنیەتی وەستانی جەنگەکە ئەمە چیمان نیشانەدا ئەمە نیشانمانەدا کە وڵاتانی عەرەبی بەتایبەتی وڵاتانی کەندا و چەند لە ئێران دەترسن یعنی تەقلە لێ ئەدەن لە بۆ ئێران بۆ ئەوەی پڕوشکی ئێرانیان
بەرنەکەوێ و ئەمە و چەند هەنگاوی دیکە نیشانمان دەدەن کە شتێکی ئاڵۆز هەیە. بۆ نمونە دوێنێ ئەمریکیەکان هێرشێکیان کرد و ئێرانیەکان دووبارە ویستیان ئەمە بە دنیا بسلمێنن، تەنانەت لەگەڵ ڕووسەکان و لەگەڵ چینیەکانیش پەیوەندی تەلەفۆنیان ساز کرد و لەگەڵ نەتەوە یەکگرتووەکان عەباس عەراقچی پەیوەندی کرد، وتی تەماشاکەن ئەمریکا وڵاتێکی ئەمەنە جێی متمانە نییە، بە هیچ شێوێک جێی متمانە نییە، ئەوە جاری چەندەمین دەدەنێت دانوستاندن لێمان دەدا و ئەمە نیشانی ئەدا ئەمریکا نازانێت چی بکە بەڕاستی، هەتا وەکو ئێستا سەری لە شێوەوە نازانێت چی بکە دەربارەی ئێران، نازانێت چ چارەسەریەک بکە، هەرچی ئەیکا بەخراپ بەسری دەشکێتەوە، هەرچی ئەیکا لی نیگەرانە، هەرچی ئەیکا زیانێکی گەورەی بەردەکەوێ و هەموو کۆی زیانەکانیش بریتیە لە هەڵبژاردن. ئەو هەڵبژاردننی مانگی 11 کە دۆناڵد ترامپ دەبێ بیکە، لەوێدا یان ئەوە تا دۆناڵد ترامپ دەبێتە مەلی بێباڵ کۆنگرێس دەدۆڕێنێ و یانیش کۆنگرێس دەباتەوە، لە کۆنگرێس بردیەوە ئەتوانێت 2 ساڵی دیکە بەبێ منەت هەرچی بیهەوێ بیکە، ئەگەر دۆڕاندیشی ناتوانێت هیچ شتێکە بەبێ کۆنگرێس. جا هەموو کێشەکە ئێستاکە لەسەر ئەوە ماوەتەوە، لەسەر شتی دیکە نەماوەتەوە بەڕاستی. لە بۆ هەندێ تەماشا دەکەینێمە بەڕاستی چەند سیناریۆیەکەنە، جگە لەو سیناریۆیانە ڕێگایەکیکە نادۆزرێتەوە. سیناریۆی یەکەم وەکو زانایەکی ئەستراتیژی ئەمریکا باسی کرد، تۆوان ئاڵ شتێکی وە بەبیرم نەوە مەقالەیەکم ئەمڕۆ بەیانی زوو خوێندەوە، ئەڵێ یان ئەوانە لەسەر 2 بابەت زیاتر گفتوگۆ دەکەن، 2 بابەت زیاتر نە، ینی بابەتەکانی دیکەی پێش جەنگ واز لە حیزبوڵڵا بێنە، واز لە حوسیەکان بێنە، واز لە هەشت شەعبی بێنە، ئەمانە هەر قسەشیان لەسەر ناکرێت و یانیش لەسەر موشەکەکانت مەوداکانیان ئەوانەی کورتکەوە ئەمانەی درێژکەوە هیچ بە هیچ شوێک نای. ئێران بە شێوەیەکی کۆزماتیک ینی بە شێوەیەکی سەتحی، بە شێوەیەکی زۆر شکلی لە بواری نوکلەریدا هەندێک تاویزەدا، بەڵام لە ژێرەوە پیشەسازی نوکلەر بەردەوام دەکات، تەنانەت پیتاندنی یۆرانیۆمیش بەردەوام دەکات و بەپێی ئەو زانایە ئەکرێ ئێران لە ژێرەوە بۆمبی نوکلەری ساز بکەن، کار بکە لە بۆ سازکردنی بۆمبی نوکلەری، چونکە ئێران ئەوەنە ئێستا پسپۆری پەیدا کردووە لەو بارەیە ئەتوانی هەموو شتێک بکە و لە بەرامبەر ئەمەدا دەروی دەرگای هورموز دەکاتەوە، بەڵام دەرگای هورموز بەبێ ئیجازەی ئێران نابێ. هەر دەوڵەتێک بیهێوێ کەشتێک لە هورموز تێبپەڕێنێ لەمەوە دەبێ بەلای کەمێ چاکو چۆنیەکی لەگەڵ ئێران بکە، تەلەفۆنێک لە بۆ ئێران بکە. ئەوە واتای ئەوەیە هەموو ئەو دەوڵەتانەی کە پێویستیان بە کۆرفەزە، بە کەنداوە، بە هورموزە دەبێ لە ئایندەدا پابەندی ئێران بن، لەژێر حوکمی ئێراندا بن. جگە لەمە ڕێگایەکی دیکە نییە و ئەمانی دیکە هیچ بەهیبەی شوێ قسەیان لەسەر ناکرێ و پارەکانی ئێران سەربەست دەکرێن. کاتێک پارەکانی ئێرانیش سەربەستکرانی ئەوە واتای چی دەگەینێ؟ واتای ئەوە دەگەینێ کە ئێران دەبێتە هێزێکی هەژمونگرایی زۆر گەورەی ناوچەکە. ئێستاکە ئەمە سیناریۆی یەکەمە. سیناریۆی دووەمینیش ئەوەیە شەڕ بکەین، زۆر بەتونتر لە جاران لە ئێران بدەین، بەڵام لە بەرامبەر ئەوەدا ئێران دەستی خۆی زیاتر دەوەشێنێتە وڵاتانی کەندا و ئەو وڵاتانی کەندا و بە تەواوەتی پەیوەندی خۆیان لەگەڵ ئەمریکا دەپچڕێنن و ڕێژەی نەوت لە بازاڕەکاندا کەم دەبێ، زیانێکی زۆر بە بازاڕەکان و بە ئابووری دەکەوێ و دۆناڵد ترامپ لەمەدا سەرکەوتو نابێ. ویانیش ڕێگای سێم ئەوەیە کە نەشەڕ نەئاشتی ئەو ڕەوشەی ئێستا بەردەوام بێ، 2 جارێک 2-3 تەقە لە کەشتێکی یەکتری بکەن و بیبڕنەوە و بەو شێوەیە
شتەکە بکەنە شتێکی ئاسایی، بەڵام ئایا ئەمەشیان دەست ئەدا لە بۆ هەڵبژاردنەوەی دۆناڵد ترامپ؟ زۆر زۆر زەحمەتە، زۆر زۆر زەحمەتە. لە بۆ هەندێک دیسان سیناریۆ یەکەم زۆر زۆر سەرەکیە بەڕای من، یعنی سیناریۆ یەکەم لەسەر دوو بابەت قسە بکەن، لەسەر یۆرانیۆم و یعنی لەسەر بابەتی یۆرانیۆمی پیتانراو و لەسەر کردنەوەی دەرگای هورموز لە هەردوو لەسەر ئەو دوو بوارانەدا ڕێک بکەون و ئەمە لە بۆ دۆناڵد ترامپ دیسان بەس نییە لە بۆی بچێتەوە هەڵبژاردن، بەڵام لە پەنای ئەوە ترامپ بچێ هێرشێکی سەر کوبا بکە، هێرشێکی سەر کوبا بکە ماوەیەکی درێژە دوای ڤەنزوێلا یەخەی کوبای گرتووە و ئێستا کە ئاڵێتن ڕۆڵ کاسترۆ پێشتر دەستی هەبووە لە خستنە خوارەوەی ئەو فڕۆکەوانە کە سێ فڕۆکەوانی ئەمریکی تێیدا مردوونە، لە بۆ هەندێ دەبێ تەسلیم بکرێ. کاسترۆ کەسێکە خۆی تەسلیم ناکە، هەر کەس دەزانێ برای فیدر کاسترۆیە، شتیوات تەسلیم ناکە، 4 ساڵە چی خۆی تەسلیم بکە بمرێ لە کوبا باشترە بکوژێ. لە بۆ هەندێ ئەحتیمالی زۆر هەیە لە ستا 50 تا 6 ئەحتیمالی پێ دەدەم من کە ئەمریکا هێرشێکی کوبا بکە ئەمجارە و بە لایەنگرانی بڵێ ئێمە تەماشاکەن ئێرانمە بێدەنگ کرد، نەمانێت جارێکی تر چەکی نوکلەری دروستکە، خەریک بوو دروستکە، خەریک بوو لێمان بدا، هەر کەم مابوو تۆزێک مابوو بە چەکە نوکلەریەکی هێرشی سەر واشنتۆن بکە لە تەپڵی سەرماندا چەکە نوکلەریەکەمان لە دەستی درێنە و ڤەنزوێلامان کردەی خۆمان. ئێستاکە من ئەو سەرکردەیەم داناوە، ئێستاکەش کوبامان گرتووە و لە ئایندەدا سەرۆکێکی ڕژێمێکی لە چەتەکانی خۆمان، چەتە کوبایەکانی ئەمریکای خۆمان لە بۆی دادنین و بەو شێوەیە کارەکە بەڕێوەدەین با بچین بۆ هەڵبژاردننی ناوەڕاست. ئەمە ئەکرێ پیلانی هەرە گونجاوی ئەوڕۆکەی دۆناڵد ترامپ دابێ لەو دنیا بێ سەروبەرە، لەو دنیا گێرە شێوێنە، لەو دنیا بێویژدانیەی ئەمڕۆدا. لەو چوارچێوێدا تەماشا دەکەین ئەگەری زۆرە ئەمە بکرێ و لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ئەمجارە ترامپ دیسان کارێکی دیکە دەکەم، بۆ نمونە ئەمجارە ئەڵێ تورکیاش دەبێ بێتە ناو پەیمانی ئیبراهیمی و دیارە زۆر ئاگدار نییە، چونکە پەیمانی ئیبراهیمی ئامانج لە پەیمانی ئیبراهیمی خۆی چییە؟ ئامانج لە پەیمانی ئیبراهیمی دووشتن، یەک ئەوەیە کە ئەتۆ ئەو وڵاتانەی پێشتر دانیان بە ئیسرائیل نەناوە دانی پەدا بنێن، بازرگانی لەگەڵ بکەن، ئەنتیگراسیۆنی لەگەڵ بکەن. دووەمینیان ئەوەیە تۆ لە بەرەی ئیسرائیل دابی لە بەرەی ئێراندا نەبی، بە تەنیا ئەو دوواتایە هەیە پەیمانی ئیبراهیمی. لێرەدا لە بۆ ئەوە ڕەنگ بێ هەندێک سەری ئەردۆغان بێشینی، چونکە ئەردۆغان ئامادەکاری دەکاویش لە ترسی ئیکرام ئیمامۆغڵ و ئێستاکە ئوزگر و ئۆزەل و هەموو بەڕێوەبەرایەتی جاپەی خستۆتە ناو قەیرانێکی زۆر گەورەوە، کودەتای کردووە لەسەر بارەگاکەی لە دەستی بەڕێوەبەرایەتی هەڵبژێردرا و دەرهێناوە و بارەگاکەی و کلیلەکەی داوەتە دەستی بەڕێوەبەرایەتیەک کە پێشتر لە ناو جەهاپەدا هەڵ نەبژێردراوە. ئەمەش هەموو لە ترسی مەسەلەی سەرۆکایەتیە، چونکە دیکتاتۆرەکان واخۆنیشان دەدەن کە ئەمانە زۆر بەهێزن و لایەنگرەکانیشیان ئەڵێن زۆر بەهێزن، هیچ مەترسێکیان لەسەر نییە، بەڵام ئەوە نەترسنۆکن، ئەمە ئەترسن، ئەوە نەلاوازن، لە لاوازیەکەیاندا ئەمەنە زۆر ئەترسن، هەر لە بۆ هەندێ ئامادەن کەسێکی وەکو ئیکرام ئیمامۆغڵ و بە زیندانیش وازی لێ نەهێنن، لە ناو زیندانیش دابێ وازی لێ نەهێنن، سلاحەدین دەمیرتاش لە ناو زیندانیش دابێ وازی لێ نەهێنن، چۆن پوتین وازی لە سەرۆکی حیزبی ئۆپۆزیسیۆن نێنا لە ناو زیندانیشدا کوشتی، ژاری پێدا کوشتی. ئەم جۆرە دیکتاتۆرانەی وەکو ئەردۆغان بێگومان پێویستیان بەو جۆرە کارانە هەیە کە
لە پشتەوە ئیسرائیل ویانیش ئەمریکا یارمەتیان بدا، بەڵام لە هەمان کاتدا ناشیان هەوێ کەسێکی وەکو تۆماس باراک یان وەکو دۆناڵد ترامپ وها بە ئاشکایی حیا و ناموسیان بەوە بڵێ ئەتوش وەرە ناو پەیوانی ئیبراهیمی. ئەوە لە کاتێکدا هەموو گوتارەکەی هەموو خیتابەکەی لە بۆ ئیسلامیەکان لە دژی ئیسرائیلە گوایە، فرمێچکە تیمساحیەکانی هەمووی لە بۆ خاکی فەڵەستینە، مسلمانیەتی. ئەمەی پێ ناخۆشە، بەڵام بەگشتی ترامپ لەبەرەوەی ئەم شتان نازانی. پاشان ترامپ ڕێک بێ بەڕاستی مێژوی تورکیا نەزانی. تورکیا لە ساڵی 1949 دانی بە ئیسرائیل داناوە، یەکەمین وڵاتە، یەکەمی وڵاتی مسلمانانە و یەک لە وڵاتە یەکەمینەکانی جیهانیشە کە دانی بە ئیسرائیل داناوە. بەردەوام کۆنسڵخانە هەیە لە بینی ئیسرائیل و تورکیادا، هەرچەندە لە دوای 7 ئۆکتۆبەر و کارە ساتەکانی بەسەر غەزەدا هاتن، تورکیا سەفیری خۆی کێشاندەوە، بەڵام هەتاوەکو ئێستاش کارمەندانی قۆنسڵخانە لە تەلئەڤیڤن و هەتاوەکو ئێستاش بۆ ڕێی غازی ئەزەربایجان، بۆ ڕێی غاز و نەوتی ئەزەربایجان و هەرێمی کوردستانی عراقیش کە بە تانکەرەکان دەچێ، ئەو نەوتە لە ڕێگەی تورکیاوە دەچێت بۆ ئیسرائیل. و هەتاوەکو ئێستاش بازرگانی ئاسن و مادە کیمیاویەکان کە ئیسرائیل زۆری پێویستە بە تایبەتیش بۆ دروستکردنی چەک هەر لە ڕێگەی تورکیاوە دەچێت. بەڵام لە ڕێگەی تورکیاوە چۆن دەچێت؟ غەش دەکەن، گوای دەینێرنە یۆنان لە ناو ئەوەدا لە ناو بەحردا کەشتێکی کە دێ لە ناو بەحر کەشتێکە لە کەشتێکە بار دەکەن و یانیش بارەکە لە کەشتەکە بار دەکەن و بەو شێوە دەچێتە ئیسرائیل. ویانیش گوایە ئەمە لە بۆ بەڕێوەبەرایەتی فەڵەستین دەچێت، بەڵام هەر کەس زانی بەڕێوەبەرایەتی فەڵەستینی محمود یاسین بەڕێوەبەرایەتێکی ئۆتۆنۆمی نییە، هیچی بەدەست نییە، بەتەنیا لە ماڵەکەی خۆی سێ چوار پۆلیس هەنە، هیچی دیکە نییە. ینی ئەوانە دەسەڵاتیان بەسەر گومرگەکان و بەسەر بەندەرەکان و بەسەر دەریا و بازرگانی نێودوڵەتی شتیوە ئەست و ئەساسی نییانی، بەڵام ئەردۆغان دەتوانێت بە درێکی وها خەڵک فریو بدا. لە بۆ هەندێ تەماشا دەکەین ئێستاکە ترامپ ئەو داواکاریە دەکات، وەکوتم داواکاریەکە تا ڕادەیەک بنی بەتاڵە ئەگەر بە تەنیا مەبەستی ئەوە بێ پەیوەندی بکە لەگەڵ دەبێ ئەوش پەیوەندی بکە لەگەڵ ئیسرائیل، چونکە تورکیا لە ساڵی 1949 پەیوەندیەکە و لە سەردەمی ئەردۆغان ئەو پەیوەندیە زۆر گەورەتر بووە بە پێچەوانەی ئەوانەی باسی دەکەن لە سەردەمی ئیسلامیەکان پەیوەندی لەگەڵ ئیسرائیل زۆر پێشکەوتووتر بووە. هەندێک بابەت هەنە کە پێشتر ئیسرائیل لە ڕووی سەربازیەوە یارمەتی تورکیادا، وەکو تعمیرکردنەوەی تانک و زری پۆشەکان، تعمیرکردنەوەی فڕۆکەکان بە تایبەتی هەلیکۆپتەر، ئەمانە ڕاستە لە سەردەمی پێشوودا زیاتر بوون، بەڵام لەو سەردەماندا لەبەرەوەی تورکیا پێویستی بۆ شتانە نییە ئەم جۆرە داواکاریانە لە ئیسرائیل ناکرێت، بەڵام لە بواری دیکە لە بۆی دیکە پەیوەندیەکان بەردەوامە. ئەمە یەک لە نەخشەکانی ترامپە لە بۆ ئەوەی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستی ئایندەدا کە دەیدۆڕێنی دۆڕاندویەتی بۆ ئەوەی بتوانێت هەندێک ترسەکانی ئیسرائیل بڕەوێنیتەوە پەرە بە پەیمانی ئیبراهیمی ئەدا و گوشار لەسەر لایەنەکان دەکات بە تایبەتیش لەسەر تورکیادا. جا بزانین تورکیا ئەمە چۆن چارەسەر دەکات لە ئایندەدا. ئەردۆغان بەردەوامە لەسەر کارەکانی ئەو کارایی کودتایی کە ئەنجامیدا و هەموو دنیاش لە بەرامبەریدا کەڕ و لاڵ بووە، چونکە هەموو دنیا دەزانن بەڕاستی ئەردۆغان دکتاتۆرە و دەبێت لەگەڵ ئەو دکتاتۆرە قسە بکەی، پەیوەندیت هەبێ و پێویست ناکە زۆر ئەوەی بکەی. ماڵی بارزانانی دەسەڵاتداری هەولێرن تاواو، خەڵک دەکوژن خەڵک ناکوژن، ئەمان گوێیان لێ نییە، ئەمانڵێن دەبێت پەیوەندیەکە بەردەوام بکەین. ئەمریکا و ئەوڕۆپا ئێستاکە وەها بیر دەکەنەوە لە بۆ هەندێ هەر نەتەوەیەک، هەر گروپێک، هەر ئۆپۆزیسیۆنێک، هەر فکرێک، هەر گروپێکی ئەکادیمی و فەلسەفی و سیاسی کە بیاوێ پرۆدوسەی سیاست بکەوەیانیش تیۆری بکەوەیانیش قسە لەسەر ئەو بابەتە بکە، دەبێت لەو چوارچێوەیدا قسە لەسەر ئەو بابەتە بکە.
یعنی چەند شتێک هەنە تێکەڵیان نەکەین یەک لەوانە دوێنش باسم کرد ئەوەی کە دیموکراسی لە بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست نابێ دیموکراسی بۆ لە بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست نابێ دیموکراسی لە بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەبێت بەڵام ئەمڕۆکە کۆمەڵێک وڵاتانە لە ناو خۆیاندا دیموکراسی لە پاشەکشێدایە ئەگەر لە ناو خۆشیاندا هەبێ ئەوانە لە هیچ کاتێکدا ئامادەنین لە بۆ دەرەوە داوای دیموکراسی بکەن و پێیان وایە یەک کارکردن لەگەڵ ئەم جۆرە دیکتاتۆرە لە ڕوو لاوازانە کارێکی ئاسانترە یەک دەستن یا قسەنە دوو ئەو لە ڕوو لاوازانە ترسنۆکن خۆیان بە گەورە نیشان دەدەن بەڵام لە نای خۆیاندا زۆر ترسنۆکن لە بۆ هەندێ دەبێ جارێ وازیان لێبین هەر لە بۆ هەندێ تەماشا دەکەن ئەوڕۆ ئەوەی ئەردۆغان دەیکا لە تورکیادا هیچ کەسێک لە دەرەوە نە لە ئەمریکا و نە لە ئەوروپا قسەی لەسەر دنیایەکە دنیایکی زۆر جیاوازە بینە بەرچاوی خۆت 15 ساڵ 20 ساڵ بەر لە ئێستا تەیب ئەردۆغان شتێکی وای کردبە یەکێتی ئەوروپای ئەو بڕۆکسەری کە من ئێستا لێیدا دەنیشم چی دەکرد دنیا خراتە لە سەری تورکیادا دنیا خراتە بەڵام ئێستاکە لە یەک تەلەڤیزیۆندا جێت تێنابێ کە ئەردۆغان ئەو جۆرە کودتایە دەکا حیزبێک کە سەرکردایەتیەکەی بەڕێوەبەرایەتیەکەی لە هەڵبژاردن دەرچووە سزای ئەدا گروپێک لەناو حیزبەکە دەکە لە هەڵبژاردندا سەرکەوتو نەبووە دەهێنێتەوە سەردەسەڵات ئەڵێ ئیلا دەبێت تۆ خۆت کاندید بکەی نابی ئەوەی دیکە خۆی کاندید بکە بێتە پێش من یعنی لە هەڵبژاردننی ئایندەدا با ئیمام ئۆغڵو خۆی کاندید نەکە کەماڵ قەلوجدار ئۆغڵو خۆی کاندید بکات چونکە من پێی فێرم دەزانم چی لێ دەکەم مەسەلەکە هەمووی لە بۆ ئەوە دەگەڕێتەوە ئەمە ڕەوشی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستی ئایندەدا ئەم شتانە بەردەوام دەبن و بە هەر شێوەیەک بێ هەتاوەکو ئێستا مەترسیێکی زۆر گەورەی هەیە وڵاتانی کەندا بە تایبەتی زۆر دەترسن کە چەکوچی ئێران لە سەروان لە ئایندەدا زیاتر دەبێ مەگەر شتێک ڕوو بدا ئێرە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە گۆڕانکاریێک ببێ کە ئێمە جاری نایبین و نایناسین لەو چارچێوەیەدا تەماشا دەکەین بابەتەکان بەو شێوەیە بەڕێوە دەچن و چاینە و رووسیاش لە ژێرەوە کاری خۆیان بەردەوام دەکەن دوێنێ بە دوور و درێژی باسی ڕۆژ ئاوامان کرد باسی هەڵبژاردنمان کرد و باسمان لەوە کرد کە لەو هەڵبژاردنەدا پێدە سیاسەتێکی چەند هەڵەی ئەنجام داوە سیاسەتێک کە هەم واقعیت قبول دەکا هەم ناتوانێت قبولی بکە ئەتۆ چووی لە سەردەمی شەڕی عەلەویەکاندا کە نە عەلەویەکان نە دروزەکان نە کوردەکان نە سونیەکان ئەحمە شەڕیان قبول نەبوو تو چووی قبول کردیەوە بەیعەت پێداوە ئای مەزلوم عەبدی بەیعەت پێداوە بەیاننامەیەکی هەشتخاڵیت لەگەڵ ئیمزا کردووە بەڵام دوایی جێبەجێت نەکردووە گوایە ئیسرائیل لە داهاتوودا زیاتر لێدا زیاتر پشتی دەشکێنی با تۆزیشکە چاوەڕێ بێن تاوەکو ئیسرائیل و تورکیا ڕێککەوتە و ئەم جارە بە زۆر بە شەڕ پێیان ئیمزای کردووی ئێستا کە هاتووی هەڵبژاردن بایکۆت دەکەم چییە وەڵا بەشی ئێمە چل کورسیە باشە بەشی تۆ چل کورسیە بەڵام دەجارێ ئەتۆ ئەو دە کورسیانە بخە دەستی خۆت ئەوانەی نەکردوونە بۆ وەڵا بایکۆتی دەکەین ئێمە لە بایکۆتەکەشدا ئەوە کەسانی نزیک خۆیان باز دەکەن من نیم ئەڵێ وەڵی کاکە ئێمە دەترسای خەڵک دەنگمان پێنەدا لە بۆ هەندێک بایکۆتمان کردووە بۆی ڕوومان ڕۆژ نەبێ بایکۆتمان کرد و ئەمە نیشانی ئەدا حرەکەتێک چەند جێگای داخە ئەو هەموو خوێنەی لێ بچۆڕێ ئەو هەموو ماندووبوونەی هەبێ ئەو هەموو بریندارەی هەبێ ئەو هەموو شەهیدەی هەبێ ئەو هەموو فیداکاریە هەبێ لە هەر چوار کون و قوشبنی دنیادا عەرەب نەما تورک نەما ئینگلیز نەما ئەمریکی نەما کەنەدی و ئوسترالی و ئەڵمان نەما نێنە ڕێزەکانی تۆ شەڕ نەکەن بەڵام ئەتۆ بێ ئەوەندە لاوازبی لە سیاسەتکردندا بزوتنەوەی ئاپۆچیتی
لە هەموو شوێنەکاندا لە تورکیاش دەتەنانەت لە تورکیا دەتوان بستنە پەرلەمان کورسی بێنن بەڵام ناتوان دەسەڵات دروستکەن ناتوانن لەگەڵ لایەنێکی دیکەش دەسەڵات دروستکەن ناتوان بە خۆشیان ببنە دەسەڵات یعنی ئەو حرەکەتە گەورەیە حرەکەتێکە بەتەنیا بەس حیزبی سیاسی نییە ڕێکخراوێکی کۆمەلگای مەدەنیە ڕێکخراوێکی کۆمەلگای مەدەنی چییە ڕێکخراوی کۆمەلگای مەدەنی بڕۆ چالاکی بکە بڕۆ چالاکی بکە بڕۆ بەس چالاکی بکە حەقت نەبی ئامانجی دیکەت نەبێ ئەوانە جا عسکەریەکەشی دەستدایە چالاکی عسکەری و چالاکی سیاسیش کەس جادا خۆ پیشاندان بکە و چالاکی سیاسی بکە و شەڕە بۆ خەڵک بکە و تێگەی شەڕ لە دێرە زوریش بکە و لە هەموو پێویست بکە بڕۆ یەمەنیش شەڕ بکە پێویست بکە بڕۆ سوودانی شەڕ بکە بەڵام ئامانجێکی سیاسیت نەبێ استراتیژێکی سیاسیت نەبێ ئەمە بە کورت و مختصری پێی دەوترێ کۆمەلگای مەدەنی جیاوازی ڕێکخراوی کۆمەلگای مەدەنی و حیزبی سیاسی ئەوێ حیزبی سیاسی کار دەکات لە بۆی بگات بەدەستەڵات ڕێکخراوی مەدەنی کار دەکات بۆی نەگەت بەدەستەڵات بەتەنیا چالاکی بکە بەس چالاکی بکە پەکەکەی ئێستاش هەروایە بە هەموو باڵەکانیەوە لە هەموو شوێنەکانیەوە لەو ڕۆژ ئاوایدا لە 100,000 چەکدارەوە ئەتۆ ئەمڕۆکە ترسی ئەوەت هەبێ خەڵک دەنگت پێ بدا یان پێت نەدا دیارە تۆ بەڕێوەبەرایەتیت نەکردووە دیارە تۆ سیاست نەکردووە دیارە تۆ خەڵکت ڕێک نەخستووە کاسترۆ ئاسا هەڵسای خەڵکت هێناوەتە سەرجادە بجیان بە خوێن ئەم تەرەنای سەرۆکت پێگوتیە ئەمە نیشانیەدە حەماست بۆ کردیە بە حەماست هێناوتە سەرجادە بۆ دوایەوە کەس دەنگت پێ نادا و ئەم جارە چوونە هەموو شتەکانیان لە بۆ ئەنە کەسە هێشتۆتەوە نابێ لەگەڵ عەرەب ئیتیفاق بکرێ نابێ لەگەڵ حکوومەت ئیتیفاق بکرێ نابێەوە چونکە ئێمە پێشتر کۆنگری نەتەوەییمان کردێ کۆنفرانسی نەتەوەییمان کردێ بەڵام باوچی نەتەوە چوو لە بەرچاوی ئەوان لەگەڵ عەرەبەکان ڕێککەوتونە مەبەستم برادرانی باوچینەتەوەیە برادرانی باوچینەتەوە ئەنە کەسە بە ئاشکرا چووە لەگەڵ کۆمەڵێک گروپی عەرەب کۆمەڵێک گروپی نزیکی حکوومەتش ئیتیفاقی کردووە بەو شێوەیە تەماشا دەکەین دەنگەکان بەو شێوەیە تاڵان کراوە ئەم ئێستا کەش تەماشا دەکەین مەزلوم عەبدی هاتۆتەوە دیسا هاتۆتەوە بەر دەرگای ماڵی بارزانیەکان فریامانکەون بینیتەن لە هەواڵەکانداوە نیە ئەوە وەزعی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و وەزعی کوردەکانە بزوتنەوەی کوردی لە کۆتایی قسەمدا بزوتنەوەی ناسیۆنالیستی کوردی لە هەموو بەشەکاندا لە عێراقیشدا شکستی هێناوە لە هەموو بەشەکاندا شکستی هێناوە لە عێراقیشدا دووبارە ئەڵێمەوە شکستی هێناوە با برادرانی پارتی نزیکی پارتی پێیان خۆش نەبوانێت نزیکی چۆن ئێمە شکستمان ئەوە نییە حکوومەتمان نەخێر حکوومەتتان نییە ئەوە 2 ساڵ هەڵبژاردن کراوە حکوومەتتان پێ دروست ناکری بەغدا دروستی کرد ئێوە پێتان دروست ناکری کەواتە ئێوە شکستان هێناوە بزوتنەوەی کوردی چەکداری کوردستانی ئێران هەر لێی گەڕێ لەمە دووە چی دەکەن بەڕاستی من لە جێگەی ئەوانە بم شەو ناوێرم بخەم خۆم لێ ناکەوێت لە قەلەقیان چی دەکەێت لەمە دووە وە چوون لە ئاخیریدا دوای ئەو جەولە نهێنیەی موسادی ئیسرائیلی هەڵسان بەرەیەکیان پێکەنا وە لە بەرەکەدا پەشاک شێخستە ناودا وە لە بەرەکەدا ئەڵێ ئامانجمان ڕووخاندنی کۆماری ئیسلامی ئێرانە تەوەرەتی لەو حاڵەتەدا بەڵام لە ناوە خۆی ئێراندا تەماشا دەکەین خەڵک لەگەڵ ئەو دەسەڵاتە فاشیستە تا ڕادەیەک یەک بووە تەحەدا دەکەم وایە بۆ یەک بووە لەبەرەوەی لە دەرەوەی هێر شەک دەکرێتە سەر وڵاتەکەت ئاوت کارەبات غاز مەدرسەکەت مزگەوتەکەت کلێساکەت هەمووی بردومان دەکا بێ کارەبات دەکا بێ ئاوت دەکا خەڵکت لێ دەکوژێ بێغاز و بێنەوتت دەکا و ئەوەی لە بەرامبەریدا شەڕێک دەکا ڕژێمەکەیە خەڵکەکە دەچێ لەگەڵ ئەو ڕژێمە
جوود دەبێ. ئەمە هەم هەستێکی نیشتیمان پەروەری لە پشتە، هەمیش ڕاسیۆنالیتەی لە پشتە. بەڵام کوردەکان تەماشا دەکەین لە سەرەتاوە خۆیان وەها گەرم کردبوو، خۆیان وەها ئەوە کردبوو هەر لێی گەڕێتی. و لەو حاڵەتەدا ئەو ڕژێمە ینی چی بکە لە بەرامبەر تۆ باشە؟ لەمەوە دۆ بە موشک لێت نەدا، بە درۆن لێت نەدا، چی بکە لە بەرامبەر تۆ کە ئەتووسوی لەو وەزعەدا ئەتوچووی بەرەیەکت پێکی ناوە و لە بەرەکەدا نووسیتە ئامان ڕووخاندنی کۆماری ئیسلامی ئێران لە کاتێکدا کە ئیسرائیل و ئەمریکا لێی دەدەن. ئێران ئەوە چۆن دەخوێنیتەوە؟ من ئەو پرسیارە دەکەم، من کارم بە مەشروعیەت و حەقانیەت و شتیوان نییە. من حەز ناکەم پەنجەی پێشمەرگەیەکی حیزبی دیموکرات و کۆمەڵە خوێنی بەسەردابێ. من باس لە هەست ناکەم، من باس لە واقعیەت دەکەم. ئەو زۆر گرنگە لە بۆ هەندێک تەماشا دەکەین لە هەموو بوارەکاندا، لە بوارە استراتیژیەکاندا، لە بوارە فکرەکاندا، لە بواری پەروەردەدا بزوتنەوەی کوردی لە هەر چوار بەشی کوردستاندا شکستێکی زۆر گەورەی خواردووە و ئەو شکستە چارەسەریەکەشی زۆر زەحمەتە. دەبێ ئەمە سەر لە نوێ فەزح بکرێ و دەبێت شتی نوێ دروست بکرێ و دەبێ ئەمانە ئیستیقالە بدەن. بەڵام نەوە ئیستیقالە ناکەن، ئەگەر دیزاینێکی هەبێ ئەڵێن ئێمە دەیکەین. هەر لە بۆ هەندی تەماشا دەکەین وەزعەکە هیچ چارەسەریەک لەگەڵ خۆی ناهێنێ. بەڵێ هاوڕێیان لەبەرەوەی جێژنە و لەلای منیش بەڕاستی کەشوهەوا زۆر گەرمە، کەشوهەوای ئەوروپا ئەو دوو ڕۆژ زۆر گەرمە، نامەوێت درێژەی پێ بدەم. ئێوەش وا دیارە پرسیارێکتان نییە بەو شێوەیە دەینە کۆتایی ئەو بەرنامەیەمان. دووبارە ئەوانەی جەژن پیرۆز دەکەن باوەڕدارن جەژنیان پیرۆز بێ. بۆ ئەوانەی دیکەش کاتێکی خۆش دەخوازم، ئێوارەیەکی خۆش بۆ هەمووتان. تکایە پشتگوێ مەخەن کەناڵی یوتیوبی هیوا خۆشناو بە دۆست و هاوڕێیانتان بناسێنن، سوبسکرایبی بکەن، لایک و کۆمنت بکەن. سوپاس بۆ ئەوانەی کۆمنتیان کردووە، سوپاس بۆ ئەوانەی بەشداریان کردووە، سوپاس بۆ ئەوانەی تەماشاوان دەکەن. کاتێکی خۆش.